ڕۆژی یەکشەمە لەگەڵ بەردەوامبوونی شەڕ بۆ کۆنتڕۆڵکردنی تەواوەتی شاری مووسڵ بریندارانی مەدەنی دەگەیشتنە نەخۆشخانەیەکی بچووکی مەیدانی لە ڕۆژئاوای ئەو شارە. سافانە حەمەد بە دیار تەرمی کچە 4 ساڵەکەیەوە مەنار دەگری کە لە کاتی هەڵاتنیاندا بە هێرشی خومبارە کوژراوە. خانمێکی کە نەجاح ئەحمەد بۆ 3 ئەندامی خێزانەکەی خەمبارە. دەڵێت ئەوان بریندار بوون لەوانەشە لە کاتی هەڵاتنیان لە ئاکامی تەقینەوەی بۆمبێکی لا ڕێگا و بۆمبارانکردنی ناوچەکەیان کوژرابن. کارمەندێکی بنکەی تەندروستیەکە دەڵێت 63 قوربانی مەدەنی لە بریندار و کوژراو هەیە گەشتونەتە ئەو جێگایە تا نیوەڕۆ بە کاتی ناوخۆ. بەرپرسانی نەتەوەی گرتوەکان دەڵێن لە شەڕی مووسڵدا مەدەنی ڕێژەیەکی بەرزی نائاسایی قوربانیانن. ڕۆژی دووشەمە لەگەڵ بوونی پێکدادانی بەهێز لەگەڵ چەکدارانی دەوڵەتی ئیسلامی پۆلیسی فیدراڵی دوو گەڕەکی کۆنتڕۆڵ کردووە دەکەوێتە بەری ڕۆژئاوای مووسڵ. بەرپرسانی ئاسایش دەڵێن هەزاران کەس لە شەڕەکە بۆ ناوچەکانی حکوومەت کۆنتڕۆڵی دەکات هەڵاتون.